ڕوو لە هەر ناوچێشی کوردستان بکەین مەعالیم و کللتور و مێژووی جیاواز بەخۆی هەیە، هەردەیەکیش شوناسێکی ڕەسەنی خۆی هەیە و لە ناوچەکەی خۆی و تەواوی کوردستاندا پێی دەناسرێتەوە. دێ هەیە ماڵبەندی معریفەیە، زادگەی خەباتجێڕانە، یان خاوەنی سروشتێکی جوانە، یان خاوەنی مێژوێکی لێوان لێوە لە سەروەری، یان خاوەنی سامانێکی بە نرخی ئاسەوارە. هەر بەرنمەیەک بۆ ئێمە ئەزمونێکی نوێیە و بەر کۆمەڵێک زانیاری نوێ دەکەوین. ئەو ناوچەی لەم ئەڵلقەی بەرنمەی جێپەنجەی مێژوودا بۆی دەچین بە حەوزی فکر و زانست و بەرەنگاربوونەوە ناسراوە. ئەم جارە ناوچەی قەرەداخمان بە ئامانج گرتووە. ئەو ناوچەی مەنزڵگای دەیان و سەدان کارکتەری سیاسی ئاینی ڕۆشنبیریە. لە نێو دنیاتی کۆن و سەدان هزار ساڵەدا زۆر ڕوودا و زۆر شتی گرنگ ڕویان داوە، زۆر شوێن ئاوەدان و زۆر شوێنی ژێران کراون، سەدان داستان نەخشێنراون کە لە مێردانیان خەڵتانی خوێن کراوە. لە ناو ئەمانەدا زۆریشان مێژویان ون و ناویان نادیارە، بەڵام تەنها شوێنەوار و بنەما بەردینەکان ماون. ئەوانیش بێزمانن، ناتوانن شایەدی لەسەر وەستا و دەزڕەنگینەکانیان بدەن. چێ دروستی کردوون، چێ نەخشی کێشاون، چێ لەسەر یەک دایناون و چێ شوێرانی کردن. لە نیشتیمانی کورداندا هەزاران چیرۆکەن نەبیسراون، هەزاران داستان و ڕوودا و گۆڕانکاری هەن ون کراون. بۆیە لێرە ئاسان نییە بە دەستخستنی زانیاری مێژووی، بەڵام لە بەرنمەی جێپەنجەی مێژوو ماندوو نابین بۆ ئەوەی مێژووی ڕاستەقینەی وڵاتی کوردەواری بدۆزینەوە و بینوسینەوە. چیرۆکەکان گێڕانەوە مێژوویەکان ئەوەندە کاریگەرن لەوەیە نەوە دوایینەوە سەری سوڕما بێت. چێبێ بە خەیاڵی داهات بێت چەک بەشانێکی کورد لە ناو ئاوەیەکەی خۆیەوە بە چەکەکەی کە تەنها یەک گولەی تێدا بێت فڕۆکەیەک بە ئاسمانەوە بخاتە خوارەوە، یان چێبێ هەبێت بڕوا بکات دایک منداڵی سەر بێشەکەی جێبێڵێ و ئاگر بیسووتێنێ و بێت بە خەڵوس. ئەمانە ئەو چیرۆکانن کردنیان بە واقع زۆر قورسە، بەڵام ئەوە ڕاستیەکە لە ناو خاک و خەڵکی کوردستان ڕوویداوە و هەمیشە داگیرکەران بەو شێوەیە مامەڵەیان کردووە. خۆ زیادە ڕۆیی نییە ئەگەر بڵێن گەلی کورد ئەو گەلە ژێر دەستە بووە کە هەمیشە داگیرکەران چەکە نوێکانیان لەسەر تاقی کردوونەتەوە. نەتەوەیەک سەدان ساڵ دەجەنجێت بۆ سربەخۆیی، بۆ ژیانێکی ئاشتیانە، بەس پێی ڕەوا نابینن. تاوانەکانی سەدەکانی ڕابردوو بەرامبەر گەلی کورتکراوە هیچی کەمتر نییە لە تاوانەکانی ئەنفال، چیمەباران، تەعریب و تەبعیس و تەرحیلیش. بۆیە دەبێت هەمیشە ورد بە هێواشی و بە لەسەرخۆیی بگەڕین بە دوای جێپەنجەی مێژوودا تا نیشانی بدەین و دەری بخەین ئەو گەلەی کە هەموو دنیا ژیانی پێڕەوانە بینیوە ئاوا بەرگری لە خۆی و خاکەکەی کردووە. بەڵێ ئازیزان، وەکو بەڵێنمان پێدامون بەرنمەی جێپەنجەی مێژوو دەگەڕێن بە دوای ئەو جێپەنجە مێژوانەی کە بەسەر جەستەی ئەم نیشتیمانەدا هەن. بەشەیەک لە مێژووی ئەم نیشتیمانە وەک پێویست قسەی لەسەر نەکراوە. ئێمە ئەمڕۆ لە گوندەکانی گەڕەزیل و تیمارین. مێژووی جوانی ئەم دێ هەڵدەدەینەوە، ئەم دێیانەی کە زەمانێک دژی گەورەترین دەسەڵاتدار و زلهێزی جیهان بوونەوە. ئەمڕۆ مێژووی دوو دێ، شۆڕشی دوو دێ بەرخۆدانی دوو دێی ناوچەی قەرەداخ هەڵ ئەدەمەوە. مێژوویەکن شایانی ئەوەیە هەڵوەستەی لەسەر بکەین و بەوردی بە دواداچوونی بۆ بکەین. بابزانین ئەو مێژووە چییە؟ بینەرمان بن جێپەنجەی مێژوو بۆ خزمەتی مێژووی نیشتیمان و ئێوە بەردەوامە بین.
دێی گەڕەزیل یاخۆ ڕیشەڵان لە ناوچەی قەرەداخی سنووری پارێزگای سلێمانیە بە 48 کیلۆمەتر کەوتۆتە باشووری شاری سێمانی و 10 کیلۆمەتر کەوتۆتە باکووری قەزای قەرەداغ. گەڕەزیل یان باشترە بێژین ڕیشەڵان چونکە لە کۆندا و لە سەرەتای دروستبوونیەوە ئەو دێیە بە ڕیشەڵان ناوی هاتووە. مێژوەکەی کۆنە و وەک باز دەکرێت لەسەر داوای شێخ ئەحمەدی ئیمامی کوڕی شێخ مارفی شێخ حەسەنی گڵەزەردا داوای لە والی بەغداد محەممەد ڕەشید پاشای کوزلکی کردووە مزگەوتێکی بۆ دروست بکرێت و ئیتر لەو کاتەوە ڕیشەڵان دەبێتە شوێنی تەریقەتی قادری و بەشێکی زۆر لە مەلازادەکانی ئۆغڵیجێی و هۆزەکانی تیلەکۆ ڕژدەی جاف و هەمەوەند و خێڵی حەمبۆر هاتوونەتە ئەو سنوورە و نیشتەجێ بوون. لێرە هەموو شتێک جوان بووە، خۆشەویستی، تەبایی، یەکڕیزی. لە ڕیشەڵان یان گەڕەزیل هیچ جیاوازی نەبووە نە لە نێوان مسکێن و شێخ و ئاغادا. لێرە ژیان تێیدا ئەوەندە ئاسوودە بووە تەنانەت داگیرکەرانیش حەسوودیان پێبردووە. بۆیە کاتێک دێ بۆمباران دەکرێت هەموو ماڵەکان بە یەکەوە دەسووتێت، ئەوان لە ئاگریشدا بە یەکەوەن گیانابنەوە. خۆ زیادە ڕۆیی نییە پێناسەی خاکێک بکەیت کە لە جوانیدا بێوێنە بێت، لە ئازایەتیدا لە ترۆپک بێت، لە قوربانیدا پێشەنگ بێت. کاتێکدا خاوەنی مێژوو بەڵگەنامە و دۆکومنت و باسوخواسێکی زۆرن. بدایەت ئەگەر سەرەتا باسی گوندی ڕیشەڵان یا گوندی گەڕەزیل بکەم کە گەڕەزیل لە ئەسڵا ناوی ڕیشەڵانە، مێژووی ئەو گوندا لەگەڵ هاتنی شێخ ئەحمەدی ئیمامی ڕیشەڵانی کە کوڕزای شێخ حەسەنی گڵەزەردەیە زانایەکی گەورە و عارفێکی گەورە بووە. هەمیکێک بۆ لە ڕابەرانی تەریقەتی قادری، طریقەتی لە شێخ عەبدولسەمەد ئیمامی وەرگرتووە، شێخ عەبدولسەمەدی کوڕی شێخ حەسەنی گڵەزەردە، و هەمیش زانایەکی ینی پایەدار بووە و عیلمە زانستیەکانی ئەو سەردەمەی خوێندووە. بێجگەل لەوەی چەند مۆرێکی شێخ ئەحمەدی ئیمام هەیە لەسەر هەندێک وەسایق، سەرجەم کتێب و نووسرا و دەستنووسەکانی لە ناوچوون تەنها یەک دانیان لە ئەرشیفی دەوڵەتی تورکیا هەیە و ئێستا لە محاولەی هێنانەوەین کتێبێکیتی بە ناوی فەزیلەت تالیبین. پەیوەندیەکی زۆر باشی، ینی جێگەی ڕێز و حورمەت و تەقدیری سەرجەم بەرپرس و کاربەدەستانی ئەو زمانەیە بۆ نەمحەلیەکانیش لەگەڵ والی بەغا، ئەو کاتەناوی محەممەد سەعید پاشای کوزلکی بووە، والی بەغا بووە تەبعەن، پەیوەندیەکی زۆر باشی هەبووە و تەکلیفی لێ کردو کە بۆ یەکەم جار ئەو گوندەی دروست کردو، گوندی ڕیشەڵان مزگەوتێکی بۆ دروستکەوە. ئەو وەسیقەی خۆشبەختانە لە دارولئاساری عێراقی لە ناو یەکێک لە کتێبەکان کە لێوە هەڵگیراوە پارێزراوە و کۆپی لای من هەیە کە بە وازەحی باسی ئەوواکە کە تەکلیفی لێ کردو، ئەوش داواکەی بۆ جێبەجێ کردو، مزگەوتێکی زۆر ڕێکوپێکی بۆ دروست کردووە. پاش ئەوە بەڵگەنامەیەکی کەم لایە زانایەکی کورد پاژەوەی لە نووسینی کتێبێک بۆتەوە، ڕووداوێکی کارەساتباری ئەو دوو گوندەی تۆمار کردووە لە پەراوێزی کتێبەکەیە کە باسی کارەساتی شەهیدکردنی شێخ بابە ڕەسووڵی گەڕەزیلی کە شێخ بابە ڕەسووڵی گەڕەزیلی کوڕزای شێخ ئەحمەدی ئیمامە و پیاوێکی زۆر گەورە و توانین بڵین خاوەنی هێز و هەژمون و قوت بووە، لەگەڵ شێخ تەهای تیماری کە کوڕی شێخ ئەحمەدی تیماریە زاوای شێخ مارفی ڕیشەڵانی با بڵێن ڕیشەڵانیشە، لەگەڵ شێخ کەریمی برای شێخ تەها لە ساڵی 1900 دوای ئەوەی اتحاد و تەرەقیەکانیانە سەر حکم، دوای ئەوەی کە شێخ سەعیدی باوکی شێخ مەحموود نەمر جەناب تەزانی نەفیەکەن بۆ مووسڵ و لێ ئەو کارەساتی بەسەرایانن بەداخەوە، زۆر بەداخە بن لە شێخ بابە ڕەسووڵی گەڕەزیلیش دەسەڵاتی تورکەکان اتحاد و تەرەقیەکان لەبەری پیاوێکی خاوەن هێز و نفوذ و دەسەڵات بووە، ویستویانە ئەویش بە دەردی شێخ سەعیدی باوکی شێخ مەحموودی مەلیک بەر لەگەڵ شێخ تەهای تیماری و بانگیان کردوون بۆ سلێمانی. لە کاتێکە ئەمان زانیویانشە ئەو بانگکردنە ڕەنگە بە ژیان لە دەستدانیشیان کۆتایی بێ، بەڵام چوون بەدەم بانگەوازەکەەوە لەبەر ئەوەی پیان ناخۆش بوو کە بڵێن بانگمان کردوون و ئیستیدعامان کردوون و ترساون و بزەبت کە چوونەتە ئەوێ سجنیان کردوون، زیندانیان کردوون و دوای زیندانیەکە شەهیدیان کردوون بەداخەوە. لە دوای ئەوە یعنی لە پێش ئەوە بەڵگەنامەیەک کە باسی مێژووی گوندی گەڕەزیل بکە بە تایبەتی
شێخ عەزیزی شێخەمینی شێخ ئەحمەدی ئیمام ئەویش وەکو عوسمانیەکان خۆیان ناوێنن لە بەڵگەنامەکە باسێکن ئەڵێن پیاوێکی تۆندڕەو بووە و لەگەڵ ئەوکو عنی بە قەولی ئەوان لەگەڵ چەتەکانی هەمەون و چەند پیاوکوژێکی سلێمانی على ئاساس خەریکی مەشاکیل نانەوە بوون و لەبەری مەرگە کە هێزێکی زۆریان لە چواردەوە خڕەکەنەوە لە گوندێک لەبەری مەرگە کە دیارە گوندەکە سندۆڵانە هێزێکی زۆریان لێکۆکەنەوە و ئەیان گرن دەست بەسەریانەکەن و کە ئەهێنن بۆ سلێمانی زۆرە ترسن بەڵگەنامەکە باسی ئەوە کاڵێ بێ هێزی ڕاکیبە و یعنی ئەم ئەسب سوار و هەم پیادەش یاوەری هێنانەکان کە لە ترسی ئەوەی لە ڕێگاشە وا بە ڕسوڵی گەڕەزیلینەوەکو لیان وەرگێتەوە وڵا بنەماڵەی مەلا ئەحمەدی ئۆغڵیجەی لە پیر حەسەن با پیرەمانە بەڵێ لە پیر حەسەنەوەی تر کە هاتووینەتە ئێرە ئەو گورون کوڕی پیر حەسەنە لە گورون هاتووەتە خوارەوانێ بۆ مەلا ئەحمەدی ئۆغڵیجە اینجا عەزیزی مەلا و حاجی قاریش کوڕی مەلا ئەحمەدی ئۆغڵیجەن هەتا ئەو یعنی تر ئەمە هی خۆشمان ئەم نانە ئەمانەی تر ئەوە سێ پشتمان هاتووەتە ئێمە شيخ معرفي الريشلاني معناه شيخ معرفي الريشلاني نووسری کتێبی الرسالة المنجية في مناقب السادات البەرزنجية کە خۆشبەختانە چاپ کراوە وەرگێڕراوە سەر زمانی عەرەبی زۆر زانیاری مێژوویتیایە شيخ معرف شاعیر بۆ لەقەبی شعرەکەی سزاییە شعری بە زمانی گۆرانی ژووتووە بە لەهجەی بە دیالکتیکی هەورامی با بڵێن گۆرانی مامۆستا سدیقی سەفیزادەی بۆرەکی لە کتێبی مێژووی وێژەی کووردا باسی پایی شعری و لەقەبی سزایی شيخ معرفی ڕیشەڵانەکە هەروەکو چەند سەرچاوی کەش دیسانەوە باسی ئەواکەن و شيخ معرفی ڕیشەڵانی زاوای سلێمان پاشای بابانی سلێمانیش بووە کە ئاخر سلێمان پاشایە باوکی ئەحمەد پاشا و عەبدوڵڵا پاشا کە هەردووکیان پاش سلێمان پاشا وەفاتی سلێمان پاشا حکومڕانی سلێمانی بوون گۆڕی سەلمەخانی خێزانی سلێمان پاشای بابان لە گوندی گەڕەزی لە خۆشبەختانە ئەو کێری قەبرە نووسین و نووسراوەکەی تا ئێستاش خوێنرێتەوە گوندی گەڕەزی دیسانە ناوی شێخ ئەحمەدی ڕیشەڵانیە شێخ ئەحمەدی ڕیشەڵانی ئێستا 5-6 کتێب زیاتری لە دارالئاساری عێراقی لە تەئلیف و لە نەسخ هەیە و حاشەیەکی زۆری هەیە لەسەر چەند کتێبێک و کۆمەڵی فتاوای هەیە کە ئەمانە هەمی کۆپی و نوسخەی لای خۆم هەیە دێی تیمار ئاوەدانی ڕەنگین دەیەک سەما دەکات لە هەر چوار وەرزەکانی ساڵدا نمایشێک دەکات کە مرۆڤ بە دیاریەوە واقعی وردەمێنێ و دەڵێت ئەمە چی جوانیەکە خوداوەند بەم شوێنەی داوە. بالوێریشوانی لە بەرزی تەلانی بالوێریشوانی لە بەرزی تەلانی کیژ لە سەرکانی دێنێتە سەماوە کیژ لە سەرکانی دێنێتە سەماوە دەی تیماری ناوچەی قەرەداق بە 45 کیلۆمەتر کەوتۆتە باشووری شاری سێمانیەوە و 9 کیلۆمەتریش کەوتۆتە باکووری قەزای قەرەداخەوە. تیمار مێژووی ئاوەدانی بۆ سەدەی 13 دەگەڕێتەوە. شێخ عەبدولجەباری کوڕی شێخ حەسەنی گڵەزەردا لە تیمار نیشتەجێ بووە. پێ دەچێت دوای چەندین وێرانکردن و چەندین جارێکیش ئاوەدان کرابێتەوە یاخود دروست کرابێتەوە. بۆیە ئەو دیانە زیاتر بوونەتە مەڵبەندی تەریقەت و عیلم و عیرفان. وشەی تیمار وشەیەکی تورشیە واتە زەوی بە پیت و بەرەکەت. هەندێک وشە کە دەنووسرێت یان دەوترێت بە تەکید جوانی ناوچەکە یاخود مێژووی پڕسەروەری ناوچەکە وا دەخوازێت تۆ بۆی بنووسیت. تاوا بیر بکەیتەوە جوانترین وشەی بۆ بدۆزیتەوە و لە وەسف و سەنایدا. من دەڵێم هەر چواروەرز تیمار ئاوازی چەندین هەڵبەستی جوان بوون و کە کراون بە گۆرانی کاتێ ڕادەمێنی لە جوانی و خۆشی دەنگی وەک قاسپەیکە و چۆلەکەی چێوی و دەنگی بولبول وەک دەنگی باڵندە جوانەکانی ئاوایی
تێکەڵ بە شنەبا دەبن و مرۆڤ بۆ ساتێک ئاسوودەیی پێدەبەخشرێت. مێژووی تیمارێک دەوێت بۆ سەدەی 13 پێش سەدەی 13 هەر لە دوای شێخ عەبدجەباری کوڕی شێخ حەسەنی گەڵزەردە و شێخ ئەحمەدی تیماری کە مەشهور بۆ شێخ ئەحمەدی تیماری کە هاتوۆتە ئێرە ئەم گوندەی ئاوادان کردێتەوە پێشتر لەم گوندا نەبووە پێشتر لە بناری شاخی گەڵزەردە بوو کە پێیان وترا قشلاخ قەبرستانی کۆنیشان هەبوو کە پێوەڵن دارە قەبران و قەبرستانی تایبەتی ئەو زەمانی خوان بووە. پاشان دوای ئەوە وردە وردە ئەم گوندە هاتوۆتە ئاوادانی و ئەم پێدەشتەوە کە کانی و کارەزی هەبوو و ئێرە نیشتەجێ بوون. بێگومان مێژووی ئەم دەیە مێژووی زۆر خوێناوی هەبووە چونکە شۆشەیەک لە دوایەکەکان کە لە دوای داگیرکردنی ئینگلیز کە عێراق داگیرکراوە دوای لە بیستەکانەوە گوندی تیماری ژێکێ بووە لەو گوندانەی کە هەڵکەوتەی شوێنەکە وای خواستووە چونکە لەسەر ڕێگای سەرەکی سلێمانی قەرەداغ بووە. ئەم گوندە هەمیشە لەبەر ململانەی شەڕ و شەڕخوازی هێزە داگیرکارەکانە و دژایەتیکردنی شۆڕش و شۆڕژگەڕانی و پەنادەرانی گەلی کوردان داوە. یەکێک لەوانێت گوندی تیمار بێگومان کەڵاپیاوانێکی زۆری تا بۆ مێژوویکی کۆن و دیێرین و پڕشنگداریان هەیە بۆیە هەمیشە بەر قەسبکردنی تیارەکانی داگیرکەران و دوشمنان و ناحەزانی میلەتی کوردمان هەمیشە کەوتووە. کە دەبیستیت یان دەخوێنیتەوە بۆ ئەوەی سێ منداڵ لە بێشکەدا بە بۆمبی داگیرکەران سوتاون یان دێ هەمووی خاپورکراوە ئیتر ئەو کات بە خۆت دەڵێی داگیرکەرانی کوردستان چ ڕقێکیان لەم نیشتیمانە جوانە بووە خۆ دوور نییە و دەشبێت و ڕەواشە بڵین جوانی سروشتی کوردستان بۆتە هۆکاری ئەوەی هەمیشە حەسوودی پێ ببرێت. بەڵام لە هەمووی ناسۆرتر دوژمنی نێو خۆی کورد هەمیشە پێشڕەوی داگیرکەران و ناحەزانی خاک و دێ و ئاوەدانیمان بوون. یەکێ لەو سەروەریانە ئەوە بۆ کە باپیرەمان چەند جار شێخ فەرجم کە موختاری گوندی دێکە بووە کە پیاوێکی زۆر حەکیم بوو پیاوێکی زۆر شارەزا بوو زاکیرەی زۆر باش بوو هەموو جار باسەکە هەڵە کاتێک کە ئینگلیز هات قەسبی گوندەکەمانی کرد ئەمیش لە دوای ئەوەی کە ئەوە دێ شێخی نەمر هاتوتە ئەم دەیە پاش کۆبوونەوەی کە کراوە لەم دێ و چەند ڕۆژی دوای ئەوە خەبەریان داوە ناحەزان و پیاوی خراپ و جاسوسی ئەو زەردەما خەبەریان داوە. ئەو کاتە تیارەی ئەو کاتە ئەلویشنیان پێوت تیاری ئەلویشنی بەریتانی کاتێ هاتووە ئەوەندە قرس بووە و نزمیش بووە دوو بۆمبای هەبووە دوو بۆمبای خستۆتە خوارەوە یەکێک لە پشتی ئاوای بەر ئاوای کەوتێکی لەبەردەم ئاوای کەوتووە. ئیتر باپیرم بەڕەحمەت بێ وتوی تاکەی هەتا بەو نەسەوە تاکەی من تەشتی تاڵا بنێم بەسەرمەوە ئەمە کەی قوبوڵ بکەین. ئەو کاتە سێتیر ئینگلیزی سێتیر هەبووە یاخو پێنجتیر ئینگلیزی تفەنگی پەڕەشوتی ئەو زەمانە بووە کە فیشەکی دوو فیشەک سێ فیشەکی پێوە ناوە تیارەکەش ئەوەنە نزم بۆ ئیسابەی کردووە کاتێک کە تەمەشاکەن ئەڵێن ئەرە وڵات تیارەکە شێخ خستێ خوارەوە هەتا ئەڕوات ئەگاتە دەشتی قەنزاقایە و دووکەڵی لێبەرەبێتەوە لەوێ لە دەشتی قەنزاقایە ئەو کاتە سەرنشینەکانی ئیتر دڵنیا ئەبن لەوەی کە ناگەنەوە شوێنی دەسەڵاتی ڕژێمی ئینگلیز بە پەڕەشوت خۆیان هەڵدەدا نەخوارەوە. ئەو بەیانیە جیاواز بێڵ و خاکەناس نەنران بە نەڕەیی شانەوە ڕۆ و باخ و سەر چێلگە کشت و کاڵەکانیان ئەو ڕۆژە بووە ڕۆژی حەشر و لە جیاتی باران ئاسمان قومبەلەی ئەباران ئەو بەڵایی ناوی فڕۆکە بوو خۆی شین و مۆر کردبووەوە وەک ئەوەی قەرزی باوکی لەسەر دێنشینان بێت نەک هەر ماڵ و مزگەوت و حەوشە و حەسار گەوڕ و تەویلەکانیشی کردە خۆڵەمێش و ژیانی لە دێدا کردە دۆزەخێکی ڕاستەقینە. هەمیشە گوندەکانی تیمار و گەڕەزیل چەمەکانی شێخەوڵا و ڕیشەڵان و چەمی تیمار و چەمی باخی سەر و کە ئەو کاتە گوندی باخی سەرو نەبوو بەس باخەکە هەبوو باخی سەر و پەناگەی شۆڕژگێڕەکانی شێمەحمەی نەمر بووە و پەناگەی لەشکرەکەی خۆیان بۆ هێزەکەی خۆیان بووە و کەریمبەگی فەتاحبەگیش لەو ناوە حزوری هەبوو بە پێی بەڵگەنامە و دۆکۆمنتەکانی بەریتانی و بەشداری و چالاکی کاریگەریان کردووە. چەند کتێبێکان کە یعنی ئینگلیزەکان خۆیان بە چاپیان گەیاندووە و بەشێکی دۆکۆمنت و ئەرشیفە
ناوی گوندی گەڕەزیل و ناوی گوندی تیمار و ناوی شێخانی گەڕەزیل و ناوی شێخانی تیمار و ناوی خەڵکی گوندی گەڕەزیل و تیمار بە وازەحی هاتووە و بەشداریکی کاریگەریان لە شۆڕشی شێخ مەحموود هەبووە و بە نەوعێک زەحمەتێکی زۆریان بۆ ئینگلیز دروست کردووە تا کارەگاتە ئەوەی لە 29 حوتی ساڵی 1925 هەردوو گوندەکە ڕسم گیراوە لەلایەن فڕۆکەی ئینگلیزەوە بە سووتێنراوی واتە پێشتر سووتێنراوەنجا هەر ئەو ڕۆژە بۆ یا چەند ڕۆژێک لەەوە پێش بووە کە من بۆ خۆم گومانە بەم ڕەنگە 8 مانگ بوو بێت چونکە لە 8 مانگ تارەیەکیش لە 8 تەموز بەڵێ تارێکیش لە بەپێی مزەکەراتی زابطێکی لیڤی ئینگلیزی ساڵی 1925 تارێک لە قەراخ کەوتۆتە خوارەوە کە ئەمە ڕێک لەگەڵ ئەو چیرۆکایە کە گرێتەوە کە هەم لە گوندی تیمار و هەم لە گوندی گەڕەزیل بە دوو شێوە باسەکرێت ئەوەڵ کە ڕێککە هاتووە وایەتی لە هینێکمان هەبووە حەوزێکی گەورە پیان تو حەوزە گەورەکە ئیخباری ئەو حەوزە کراوە کە ئەمە هینی چەتەومەتێکی هەیە اینجاکە یەکسەر گاوە لە حەوزەکە لێش وایە بماڵی بابە ڕەسوول اینجا لە ماڵ شێخ مالیویت نازان ئەو وەختە شێخ مالە بافیلەی ناویسیوە من ئەوە نازان اینجا بە فتیل بەر بوو بۆ ئاوای اینجا تەیارەیە کەوتۆتە خوارەوە لێرە تەقانە تەیارەیە کرد وتیان لە خانزەکە کەوتۆتە خوارەوە ئەوەشم بیسە بوو بەل لێرە لیان نابوو ئەو ڕۆژە کوێی تری سوستانوە کە باسییان کردووە بۆت تیمار لە نوێژی بەیانە باوە گۆڕم شێمحیدین کە مەشهورە هیچ هەبت کاتێ سنێ ئیمام و ئەولیابووە دامەچەکیشی هەر پێ بووە کە چۆ بۆ ئیمامەت بۆ مزگەوت تفەنگەکەی پێ بووە کە تیارە بەسەر تیمارە و دەستەکە بە خەس بم بە هەڵە ڕێژەمە فتیلی عینی ئەوە پیلی ڕادۆیە گربەرا لە تیمار کە گربەرا لە تیمار باوە گۆرەشم هەلە مزگەوتەکە بە تفەنگەکەی هەڵەگرێ و ڕاکە ئەلم ڕاستە لە پێشی ئەو کورسێنەوە و هەرمەیەکی لێ بۆ هەرمێنەکان پێ و لە دووپەلی ئەو هەرمیا دانیشی فیشێکی خێنێ بەیەکێ لە تەڕەکان و گری تێبەرە بێ مامە حەمەکاکە کە برازایە بەڕەحمەت یا بەڕاکردنی ئەوی لە مزگەوتەکەەوە قورئانەکەینەوە جێڕەوەتی مامە بێ کە بە خاتری ئەم قورئانە وەکو ماڵمان ڕۆشتەوە باسەریشمان نڕوە ئەوش برازایە بێ قسەیەکی پێرە مامە حەمەکاکە ما باوە گۆڕم پێر شێمحیدین ئەرێ وا لێکراو وەڵ بەو قورئانە نەخسایە بەوەشم بەو قورئانە نمەش ئەمڕۆ تیارە بەسەر ئاسمانی تیمارە بڕوە لە پاش تاڵان تەشتی تەڵا بنێن بەسەرەوە برایەکی من شێقار باوکی شێخەمیران لەگەڵ شێخ ساڵحە دوو برای گەنجم بوو لەسەر کەپرەکەمە حوشەکان نەبدیم خانۆ ماڵێرا بوو ئەلویان لە بێشکە ڕیان کرد لەسەر یەکیان 4 ساڵ بوو یەکیان بڵێن 2 ساڵ بوو یەکیان 1 ساڵ بوو هاوەری دایەگەوریان کرد و دایەگەورە مشمان خوشی خاڵۆشێخ لەتیفی گەڕەزیل بۆ حەبێخانی ناو بوو کوڕێکی کەی زرکوڕی بوو هەرماشە حەسەن ئیمام ئەوی کردەوە ڕای کرد و داواری کردو و کاکە کارم باوکی زایر و کامیلان وتوی ئەیتخوا دایەگەورە وتی وەڵا ڕۆ هەر کوڕەکەی خۆم بۆ دەرەکرێ دایکشم کشی کرفان بوو لە مناوە فرابوو گەڕابەوە هەردوو کوڕەکەتەوە باشی هاتووە ئێرە ئیتر بەم نوعکە وەختێ شاکەن 3 ماڵ لێرە لە بێشکا سوتاوەسیانەکە یەکێکیان کسی حەمەد چاوەشی خەرکی ئێرێ خاڵێشی عەلی مامە شێخ فەتاحم بوو ئەوسا خەرکی ئێرە بوو یەکیان کسی ساڵحی مرۆتە گرەزەدەی کە ئامۆزای ئەو جرزەردا بوو لە گرزەردا یەکیشان خوشتی باوکی سەعات چۆلەکە ئەم سیانە لە بێشکا لە تیمارە سوتاوە بەرەوەی کە لانکەی شۆڕژوە و زدی ئینگلیز بوون ئینگلیزیش ئەو شوێنانەی بە ئاماج گرتۆ دایمە گەڕەزیل و تیمار و زۆر بەوەی لەو دیانەی کە شێخی تیا بۆ سەرزەل و ئەوانە چیە کرد قەسویە کرد ئیتر ئەو کاتە سەبی چێکی وانە بۆ تیارێکی ئەتیادی هەبووە لە سلێمانی و هەڵساوە و وڕەوڕی کردو و چۆتە سەر دێهاتەکان قەسفی کردووە ئیتر خەڵکیش غیرەتی بووە یەکێ لەوانە ئامۆزایکی گەورەمان شێخ پیشەقار تەقی لێ کردووە کە تەقی لێ کردەوە کاتە تفەنی ئەتیادی وانە بۆ کوی سا دۆشکەی چوار و لەو بەزین تفەنی تیارەشیان پێوتۆ یا یەکتیر بووە یا پیاوتۆ قەسەلی یا ماوزەڕی ئەوانە هەتا فیشێکی تەقان و پێشوە ئیتر پێکاوێتی و کەوتۆتە خوارەوە تیارەکە جگە لە معالیمە گەورەکانی دێ جگە لە ڕۆشنبیر و ڕۆشن فکرەکانیان ئەوان هەر بەردەوام لە شۆڕش و کوردایەتی و بەرگریکردندا بوون ڕۆژێک نییە کە و دوودەیە خۆیان بە بەرپرسیار نەزانی بێت بەرامبەر خاچی کوردستان بۆیە تاکو ئەو ڕۆژانەی ساڵی 1970 کۆی دیەکانی کوردستان لەگەڵ زەویدا تەخت دەکرێت ئەوان هەر بەردەوام دەبن و
کۆڵ نادەن لەو ڕێگا پیرۆزەی بابوو باپیرانیان بۆیانی جێشتووە. دا شۆڕشی کشتە مەحموو شۆڕشی ئەیلول هەبووە بە هەمان شێوە کە لە 46 شۆڕشی ئەیلولی سەری هەڵداوە لە کوردستانە بەگشتی و قەراقیش بە هەمان شێوە پێگەی تیمار شوێنێکی تیمار وا هەڵکەوت بوو هەمیشە بنکە و بارگا و مقڕی پێشمەرگەی ئەو زەمەنی تا هەبووە. لەو سەردەمەشە هەتا ساڵی بۆ 60ەکان لە 60ەکانە جارێکی تر تیمار سوتاوەتەوە بەندە من مناڵ بووم لە ناو کەپرا بووم کە کاتێ قەسفی تاری شەسیری ئەو کاتی ڕژێمی داگیرکاری عێراقی تیماری سووتانووە گوندی تیمار لە 63 بارمان کردو چۆنتە خاوی و ماوەی ساڵێک خەڵکێکی بڵاوەیان کردو هەرێکە هەندێک چوێتە شار هەندێک چوێتە لادەکان بە هەمان شێوە. لە دوای شۆڕشی نوێ دوای نەکسەکەی 75 دیسان و جارێکی تر شۆڕشی نوێ کەسەری هەڵداوەتەوە تیمار بە حکمی ئەوەی کە لەسەر جادەی ڕێگەی گشتی سلێمانی قەرداخە بووە هەمیشە تووشی خەڵکەکەی تووشی ناڕەحەتی گرتن بووە چونکە چالاکی پێشمەرگە بەردەوام لێرە بۆ سەرجادەکە چونکە قافڵی عسکەری حکوومەت لەم ناوە هاتوچویانە کرد تەمشیتی نەمەنتیقیانە کرد و خەڵکەکەیشی پشت و پەلای هێزی پێشمەرگە بووە هەمیشە خەڵکەکە دڵسۆز بووە بە خاک و نیشتیمان. ئەو کاتەی کە شۆڕشەکە تەبی بۆنەوەی دەستی پێگەد و تەشەنەی کردووانە زۆر لە بەرپرسانە هاتن لە گەردیل لەبەرەوەی جێمتمانە بوون ئەپارێزران خزمەت ئەکران یەکێ لەوانە مەسەڵەن جەماعەتی مامجەلال هاتن بۆ گەڕەزیل و تیمار مەقەڕیان هەبوو لە گەڕەزیل و تیمار چەگارەکانی خۆیان لەوێ ئەپارێ بەڕێز مامجەلال وادان فاروقی بەنامەسوا سەید ئارام مەقەر ڕئیسی هاتیش بۆ گەڕەزیل پەیوەندی هەبوو لەگەڵ ئەوانە بۆ چونکە تەنزیماتی گەڕەزیل زۆر بەخۆت بوو ئەو کاتە زمانی خوالی خۆش بێ هەمەگوڵە و کاگمارف و مەلاحمە و ئەوانە تەنزیماتێکی بەخۆتیان هەبوو. اینجا لەبەرەوەی مقڕی ڕئیسیشان هی جەماعەتی مامجەلال لە گەڕەزیل و تیمار بوون لە مەسەکەوتەکەیە بوون و توانایەکی باشیان هەبوو تەنزیماتی ئەو مەنتیقەیە و هەتا بوو بە 1940. اینجا تیماریش بۆ هۆی شۆڕشە و بۆ هۆی ئەوە چەند جارێک سوتا و دەربەدەر بوون دەری زلوبەکە گۆڕە هەر لە ئەوڵەوە لانکەی شۆڕش و شەهیدان و ئازاردانی خەڵک بووە هاوبەشیان کردو لە هەموو شۆڕشەکانە هەر لە زمانی تورک و هەتا زمانی ئینگلیز و هەتا شۆڕشی ئەیلول و هەروە شۆڕشی نوێش. لە پەڕێکی کتێبەکانیش بەشی نووسینەوەی مێژوو کارەسات و سەروەریەکانی ئەم میلەت و نەتەوەی ئێمە ناکات بۆ هەر لایەک دەڕۆیت ئەکەویت بەسەر باس و خواسی سەدان داستان و چیرۆکی باڵابەرز و کەسایەتی بۆ شناخ یانەبێت دوو چاوی تریش قەرز بکەیت بۆ ڕشتنی فرمێسکی قەوی و زەبەلاح بۆن و بەرامەی کام گوڵ و گوڵزاری دنیا وەک بەرامەی بخورد ئاسایی شانازیەکانی گەلی کورد ئەگەر لەو پەڕی دنیاش بێت ئەتهێنێتە نەشە یان بۆن کروزی سووتان و لە خازدانی کامە پیرۆزی و عشق هەیە هی کورد نەبێت بگاتە کەشکەلانی فەلەک. ئەگەر باشووری کوردستان بکەین بە چوار بەشەوە ئەوە بە تەکید و بە دڵنیاییەوە سێ بەشیان مێژووی کارەساتباری گەڕەزیل و تیماریان هەیە. لێرە لە قەرەداغ مێژووی تیمار و گەڕەزیلمان خسەڕوو خۆ دەکرێ بڵێین چەندان گوند و شار و شارۆچکەی هاوشێوە هەن کە وەکو گەڕەزیل و تیماریەکان لەلایەن داگیرکەرانەوە سەرکوت کراون. بەومێدی ئەوەی توانی بێتمان باشترین زانیاری و بەڵگەی مێژوویمان خسبێتە ڕوو تاکو و دۆستان و ئازیزانی کورد ئاشنا بن بەوەی کە گەلی کورد هەمیشە ئاشتی خواز بۆ و ویستێتی بە ئاشتی ژیانێک بژی لەسەر خاکەکەی خۆی کە شایستەی مرۆڤایەتی بێ. بەڵام ئەوە داگیرکەرانی خاچی کوردستان بوون هەمیشە پەلاماری گەلی کوردیان داوە و دەیەکانیان خاپور کردووە و وەکو بیستان و بینیتان و گوێبیستی بوون منداڵانی ناو بێشکەشیان سووتاندووە.